بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر تێپەڕبوونی 3 ساڵ بەسەر کابینەی نەوەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە کابینەیەکی سێقۆڵیە و پرسیاری ئەوە دەکەین لە کاتێکە ئەم کابینەیە بانگەشەی شەفافیت دەکات بۆچی تاکو ئێستا یاسای بودجێ نییە و بۆچی تاکو ئێستا سندوقی داهاتە نەتوغازیەکانی دروست نەکردووە و خەڵک نازانێت داهاتی کوردستان چەندە و چۆن خەرج دەکرێت لە بواری موچەشدا باز لەوە دەکرێت کە هەوڵیان داوە موچە باشی دابشکن بۆچی 8 تریلۆن دینار لە موچەی موچەخۆران بردراوە لەم کابینەیەدا هەروەها بۆچی لە سەرەمی کابینە نرخی بانزین هەروەها نان مادە خۆراکیەکان ڕووی لە بەرزبوونەوە کردووە لەگەڵ یەک لە بەڕێزان دکتۆر شێرکۆ حەمامین مامۆستای زانکۆ لە ستۆدیۆی سەرەکی هەروەها لە فەرەنساشەوە نیاز عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس قسە لەسەر ئەم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێر بێن دەمەوێت سەرتا لەوە دەست پێ بکەین ئایا ئەم کابینەیە کابینەیەکی سەرکەوتوو بوو یاخود شکست خواردوو دوای 3 ساڵ سڵاو لەیەوە لە بینەران لە هاوڕێم نیازخان و جژنی قوربانی پیرۆز لە هەموو موسڵمانان لە هەموو کوردێک لە هەموو کەسێک کە لە هەر شوێنێک بێت پیرۆز بێت لە ڕاستیە من جای تریژ و تومە خۆی زاراوی حکوومەت لە مانازانستیەکەوە بۆ ئەمە ئێمە ڕاست نییە چۆمە دەسەڵاتمان هەیە لە هەرێمی کوردستانە لە دەسەڵاتەکەش دەسەڵاتێکی بنەماڵەیی جەر دەسالاریە بەمانایەکی تر بەڵام با بڵێن کە کابینەی نوێیەم یاخود حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی کە کابینەیەکە لە بینی پارتی یەکێتی زوتنەوەی گۆڕان لە ڕاستیە بە مانای کەلیمە شکستی خواردووە هەرچەندە خۆیان وا ناڵێن گومانیان لە ڕێگەی و بانگەشەی سەرکەوتن دەکەن هەموو دەسەڵاتەکانی جیهان کە بیانگری مەگەر ئەوانیان کە هەست بە مەسئولیەتەکەن یاخود لەژێر فشاران ئەژینای ئەو دەسەڵاتانی کە هاوشێوەی ئەمانن کە دەسەڵاتی بنەماڵەیین دەسەڵاتی تۆتالیتارین تا ڕادەیەک دەسەڵاتێکن بڕۆیان بە مەنتیقی هێز هەیە لەگەڵ گەڵەکەی خۆیانە قەت دان بەوان نانن کەوان شکستیان خواردووە و هەمیشە میدیایەکیان هەیە کە بە پارەی نەوت و نانەوتی و واتە لە داهاتی گشتی ئەو میدیایانیان دروست کردووە بێگومان خەریکی چاوەشەکاریە خەریکی جوانکاریە ئەجینا خۆ سەرکەوتن چییە؟ یعنی بۆ نمونە ئەم کابینەیە ئێستا بە دەمی خۆیان نزیکەی 30 میلیارد دلار قەرزارن وایە؟ 30 میلیارد دلار قەرزارن باش ئەم قەرزانە بەشێکی زۆری ئەوەیە کە پاشەکەوتە و هینی موشەخۆرانە کە تا ئێستا دیار نییە کەی ئەیدەنەوە و بە چ میکانیزمی ئەیدەنەوە باش ئەوی تری هینی دەستکاری پارەی سیورەی بانقەکان کراوە ڕاستە ئەمانەڵێن خۆ ئێمە دەستکاریمان نەکردووە کابینەی پێشوو دەستکاری کردووە بەڵام خۆ کابینەی پێشوو هەر لای پارتی وێچێتی بووە و ئەمە حدودی 30 ساڵە هەر لای ئەمانەیە ینی بەشی زۆری سەرۆک حکوومەتەکان لای پارتی دموکراتی کوردستان بووە یەکێتی جێگری بووە یاخۆ هەندێک جار یا سەردەمی دوو ئیدارەیی ئەویش سەرۆکی حکوومەت بووە کەواتە ئەمە ئەوە نییە کابینەیەکی داپڕاو بێ لە حیزبێکی داوری هە لە سەردەمی کابینێ 7 موچەی 2020یانەدا 7 موچە دەمانگ لێبڕینیان پەیڕەو کردووە ئەگەلانی کەمەوەی پێشتریشی بڵێن بەرپرسیارەتی ئێمەنی ئەوەش تریلۆنە کە بڕەکەش تریلۆنە بۆ 7 موچە و لێبڕینەوە بەرپرسیارەتی ئەم کابینەیە نییە چۆن بەرپرسیارەتی ئەم کابینەیە نییە یعنی کە من ئەوم باس کرد باسی موچە ینی کە تۆ ئەمە نەکرد نەتوانی خەرز بیتەوە کەس نازانێت ینی ئەوەی موچەخۆرەکە دیارە بەس من خۆم هیچ متمانەیەکەم بەوە نییە کاڵێن ئێمە قەرزی دەرەچیمان کردووە دووهەم کە ئەمە نەکرد هاوسەنجی بازار دروست نابێ یعنی بە معنایەکی تر ئەم حکوومەتە ئەکرێت لە ڕووی زانستیەوە بڵین ئیفلاسی کردووە بە مانای کەلیمە لە ڕووی زانستیەوە ئیفلاسی کردووە بۆ لەبەرەوەی قەرزارە ناتوانێت قەرزەکانی باتەوە هیچ موچەخۆرێک تەئمین نییە لەوەی کە ئەم مانگە موسەکەی وەرگرمانێکی تر وەری ئەگرێتەوە ینی ئەم نائارامیە ئەم ناهاوسەنجیە ئەم نەتوانینی دانەوەی قەرزە دلیلی ئەوەیە کە ئەمانە ئیفلاسی داراییان کردووە بەڵام ئیعلانی ناکەن بۆ لەبەروی لە ڕۆزانستیەکەی حکوومەتمان نییە دەسەڵاتمان هەیە شتێکی تر کاک حەشیم کە لەسەر ئیفلاسی ئەم کابینەیەوە بە بڕوای من فاشیلترین کابینەیە لە مێژووی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەگەر سەیری بەڵێنەکانی خۆیان بکەین یعنی کە 3 ساڵ پێش دەستەچوونە پەرلەمانی کوردستان
متمانیان پێدرا وتارێکیان خوێندەوە کە لە پێشەکی وتارەکەیانە کە ناوی کارنامەی کابینی سێقۆڵیە ئەڵێ ئەمە مەسئولێتێکی جەماعیە و ڕنگدانەوەی تێڕواینی سیاسی ئەو لایەنانەیە کە بەشدارن لە حکوومەتە کۆمەڵێک بەڵێنی زۆریان داوە کە سەر و پەنجا بەڵێنە دابەشە بێ بۆ کۆمەڵە سێکتەری جیاواز ئەگەر تۆ هەبی هەڵسەنگاندن بۆرەێک لەمانە بکەی ڕەنگە بە شێوەیەکی جوزئی لە هەنێکیانە بۆ نمونە ئەوەی کە باسەکرێت حکوومەتی ئەلکترۆنی و یعنی هەندێک وەزارەتی پەروەرداڵە ئێمە هەندێک ئەپلیکیشن و هەندێک ئەومان کردووە بۆ ئەوەی خوێنکاران سوودی لێوەرگرن و وانەکانیان خوێنن لە ماڵەوە بەڵام ئەمانە شتێکی زۆر جوزئین شتێک نین کە بڵێ شتی استراتیژین و بە تایبەتی لەو مەجاالەشە هەتا بۆ نمونە ئەوەی لە دادگاکان کراوە ئەوەی لە بەڕێوەبرایەتە هاتوچۆکان کراوە یعنی هەمووی دراوە بە کەرتی حیزبی بە کەرتی تایبەت و ئەمە ناڕزاتێکی زۆری خاڵەتهایی لەکەوتۆتەوە و هەروەها دادگاش هەڵی وەشاندوێت ینی من بۆ خۆم لە ڕۆژانە ڕێمکەوتە یەکێک لەو فەرمانگانە بۆ منە کاتە بەعەدل 15,000 لێرە سەنێت تەنها وەرەقەیەکە ئەیفۆڕێکە کە ئەمە بە حساب ئەریزەی ئەلکترۆنیە و لە ناویشەوە دووسێ ناسنامە ئەوانە بۆ کۆپیەکەن ینی هەمووی دوو وەرەقی ئەیفۆڕە 15,000 دینارە لێرە سەنێت ینی لەکوێی دنیا بووە کاتێ پشت بە 2500 بەڵێ لەکوێی دنیا بووە بۆ دوو وەرەقا سێ وەرەقەی ئەیفۆر تۆ 15,000 دینار بدەیت خودداگەشەڵی وەساندەوە عریزە نووس بەڵێ ئەوانیان هەڵۆشاندوێتەوە خۆڵ و خاشاژیان هەڵۆشاندوێتەوە پارەی ئاوە هەموو ئەمانیان هەڵۆشاندوێتەوە بەس لێرە لەبەرەوەی شتێک نییە ناوی سەروەری یاسابێ شتێک ناوی ئەوە بێ کە دەسەڵات پابند بێ پێوەی هەر خودی ئەمە کە بۆ یەکێک لەو قسانی کە ئەمان کردیان وتیان ئێمە لەم کابینەیە کار دەکەین بۆ سەروەربوونی یاسا باشە خۆوە مەحاکمی هەرێمی کوردستان بڕیاری داوە ئەوانە هەڵوەشێنێتەوە نایاساین دەفەرمووی التیزامی پێوە بکەن سەرۆکی حکوومەت مەسرور بەرزانی لە دۆسەی زیندانیانی بادینانە ژیراوانی بادینانە هەفتەیە پێش محکەمە حکمی دا بەسەریانە و طبق الأصلیش دوای ئەوە دادگای دوو لە هەولێر حکومەکەی جێبەجێ کردوانە ئەمە لەکوێی دنیا بووە سەروەری یاسا تۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەفتەیە پێش محاکم کەوێتوانە بۆیە لە هەموو ئەو مەجاڵانەی ئەمان باسان کرد مەسەلا باسی قۆرەخکاریەکرێت باشە وانە دێم وڵات بۆ قۆرەخکاریەکە فەرموو بزانم ئێستا زۆر بە زەقتر چنگی حیزب و کۆمپانیەکانی لەناو بازاڕان نیە بەراورد بە ڕابردوو دێم وڵات دکتۆر نیازخان سوپاس بۆ ئابەدەبوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕێز بزان لەسەر 3 ساڵ تێپەڕبوون بەسەر تەمەنی ئەم کابینێ وایە کابینەیەکی چۆن دەبینی دواتریش ئەوەی کە پەیوەستە بە ئازادی ڕادەربڕین ئازادی سیاسی ئازادی بڵێن نووسین و بڵاوکردنەوە لە سەردەمی ئەم کابینێ ئایا پێشکەوتووە یاخود بەرەو دواوە گەڕاوەتەوە؟ سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ بەڕێست و هاوڕێ خۆشەویستم دکتۆر شێرکۆ هەیە سەرەتا ئەمەوێ ئەوە بڵێم کە هەر دانانی مەسرور بارزانی وەک سەرۆکی حکوومەت لەم کابینەیە هاتنە ئارای چەقبەستنێکی نوێ بوو لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و چەسپاندنێکی تەواو بوو بۆ ئەوەی کە بڵێن ئەم کابینانە ئیتر تەواو بۆ بە کابینەی تەواو بنەماڵەیی و حکوومەتێکی تەواو بنەماڵەیی تەنانەت ئەکرێ بڵێن ئێستا فۆرمی دەسەڵاتە سەرەکیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکی هەرێمی کوردستان لە سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان و بۆ سەرۆکی حکوومەتی پێشوو و بۆ سەرۆکی ئێستای حکوومەت تقریباً فۆرمێکی پاشایەتی بنەماڵەیی تەواوی وەرگرتووە و ئەمە هەر بۆ خۆی کارەساتێکی گەورە بوو کە ناوبراو کرا بە سەرۆکی حکوومەت زیاتر لەوەش خاڵی دووەمی کارەساتەکە ئەوە بوو کە مەسرور بارزانی پێشتر تۆمەتبار کرابوو بەوەی کە بە کوشتنی شەهید سەردەشت عوسمان و ئەم دۆسیانە هیچی یەکلا نەکرابوونەوە لە دادگا ئەمە جگەلەوەی کە ناوبراو سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بوو بۆیە تێکڕای ئەم کێشانە بەدوای یەکەوە لە کۆبوونەوەی لە ناوبراو سەلمێنەری ئەوە بوو کە ئومێدێک نییە لەوەی کە ئەو حکوومەت بگرێتە دەست بەڵام سپاسانەکەم بەرگ نەبێت فیدباکی دەنگەکەم نەیەڵم زۆر باشە فەرموو بەردەوامە ئینشاڵڵا چاک کراوە بەڵێ زۆر سپاس بەڵێ سپاس خاڵی دووەم ئەو بەرنامانەی کە لە کابینەی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان ڕاگەیەندران ڕوون بوو بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت کارنامەیە بە شێوەیەکی شەفاف ڕاستگویانە
جێبەجێ بکات لەبەرەوەی بەشێکی ئەو تیمەی حکوومەتی هەرێمی کوردستان لەناو دەستگای پاراستنەوە هاتبوون لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو دەستگای زانیاریەوە هاتبوون واتە سەرجەم ئەم لایەنانە پێشینەیەکی ئەمنی ڕاستەوخۆیان هەبوو و جگەلەوە ئەم کەسایەتیانە بۆ خۆیان تێوەگلابوون لە گەندەڵی و پێشینەی گەندەڵیان هەبوو بە تایبەت بەشێکی ئەم دام و دەستگایانی کە پێشتر ئەم کەسایەتیانە بەڕێوەیانە برد تۆمەتبار کرابوون بۆی کە بازرگانیان کردووە لە دۆسیەی نەوت لەگەڵ ڕێکخراوی تیرۆریستی داعش و بە چەندین پێشینەی دیکەی تاوانیان هەیە بۆیە ئەم کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەیەوە کەمترین بایەخ و پانتایی بۆ بابەتی ئازادی ڕادربڕین و بەهێزکردنی بنەماکانی دیموکراسی تەرخان کردبوو چاویلکەی سەرەکی ئەم کابینەیە لەسەر چەند بابەتێک بوو وەک ئەوەی کە یەکەمیان زیادکردنی داهاتە و بینی ومانە زیادکردنی داهات بە درێژایی 3 ساڵی ڕابردوو تا ئێستا لەسەر حیسابی ڕاستەوخۆی تاک و خێزانی کورد بووە و بەمانە لەسەر هەژارترکردنی ئەندامانی ناو کۆمەڵگای هەرێمی کوردستان بووە و ئەمەش لە ڕێگەی زیادکردنی باج لە ڕێگەی بەهدەردانی زیاتری یان دیار نەبوونی زیاتری داهاتی نەوت و نەبوونی یاسایەکی بودجەکە هیچێکێک لەم بابەتانە بخاتە ڕوو و بۆیە ئەم کابینەیە ئەکرێت هەموو جەختەکانی تا ئێستا لەسەر زیادکردنی داهاتەوە پێشی وایە سەرکەوتوو بووە لەم خاڵە ڕاستە بەراورد بە قۆناغەکان کە سەرۆکی حکوومەت باسی ئەکا ئەوەی کە وەزیری دارایی باسی ئەکا بەڵێ بەپێی ئەم پێوەرانە بێت خۆیان ێڵێن داهات زیادی کردووە بەڵام لە بنەماوە ئەمە زیادکردنی داهات نییە بەڵکو ئەو شێوازی باجەی لە ڕێگەی یا ڕسومات ئەوەی کە خراوەتە سەر هاوڵاتیان بەڕاستی شێوازێکی نایاساییە ناکرێتەوە لە 100% باج لەسەر هاوڵاتی زیاد بکەی پاشان بیت بڵێ من داهاتم زیاد کردووە لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە راپۆرتەکانی دیلۆیتنەوەی ئەمەوێ باسی بکەم تا ئێستا ئەوە ئەسەلمێنن کە حکوومەتی هەرێمی کوردستان خراپترین جۆری مامەڵەی هەیە لە چوارچێوەی داهاتینەوە و هیچ ئامادەیەکی ڕاستەقینەی نییە بۆ پابەندبوون بۆ پرەنسیپانەی کە خۆی ناوی ئەنێت شەفافیەتی ریفۆرم بۆیە بەڕاستی هیچ ریفۆرمێکی ڕاستەقینە لە کابینەکەی مەسرور بارزانی لە هیچ ڕوویەکەوە نەهاتۆتە ئارا بە پێچەوانەوە کابینەکەی مەسرور بارزانی کابینەی بەهێزکردنی پایەکانی ستەمکاری بۆ لە هەرێمی کوردستان چەندین ڕووبگری لە هەر هەموو ئەم لایەنانە بەڵگەی تەواومان هەیە پەیوەست بە ئازادی ڕادربڕین و ئازادی ڕۆژنامەوانی و دۆسیەکانی مافەکانی مرۆڤ ئەم کابینەیە کرێ بڵێن لە هەرە خراپترین کابینەکانە لەو بارەیەوە و راپۆرتە نێودەوڵەتیەکان راپۆرتە نێوخۆیەکان زیندانەکانی هەرێمی کوردستان بوونی هاوڕێکانمان لە شێروانەوە تا گوهدار و تەواوی زیندانیانی دیکە تا قارەمان شکری زەینەدین و دەیان ڕۆژنامەنووسی دیکەی شێلادزێ و بەرگریکارانی مافەکانی مرۆڤ لە بادینان و شار و شارۆچکەکانی دیکە سەلمێنەری ئەو ڕاستیان بۆیە مەسرور بارزانی هەموو هەوڵێکی داوە لەم کابینەیە ئەوانەی کە ڕخنەیان گرتووە لە ڕابردوو لەو یا ڕخنە لە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتەکەیە گرن بە تونترین شێوە تۆڵیان لێ بکاتەوە وەک ئەوەی کە بیان کا بە نمونەیەک بۆی خەڵکێکی تریش بوێری نەکەن هیچ جۆرە ئاخاوتنێک یا ڕخنەیەک ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و بەڵگەی دیکەش هەیە مەسرور بارزانی و پارتەکەی لەگەڵ ئەوەی کە زۆرینەی جونگەکانی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانیان لەگەڵ لە دەستە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بەڵام تا ئێستاشی لەگەڵ بێت تەواوی دەستگا میدیایەکانی خۆیان بۆ چاواشەکاری زانیاری بەکارهێنن هەموو هەوڵێکیان ئەوەیە کە ئەو بەڵگانی کە لە چوارچێوەی ئاشکراکردنی زانیاریەکانن ئاشکراکردنی گەندەڵی و دۆسیەکانی پەیوەست بە پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤن هەموو ئەمانە بەلاڕێیا برن و درۆ بەڕاستی پیشان بدەن و لەگەڵ ئەوەشدا زۆر جار بە جۆرێک تۆمەت و ئاراستەی ڕووداوەکان ئەخەنەوە ڕوو بە شێوازێک کە تەواو چاواشەکاری تایە بۆیە بەداخەوە ئەکرێ بڵێن ئەم کابینەیە کابینەیەکی تەواو شکست خواردووە. بەڵێ سوپاس دەکەم دێم وڵات نیازخان قسە لەسەر ئەوە دەکەین بەرز باز دەکەین باغ بە ئازادی ڕۆژنامەوانی نەدراوە بەس لەم ماوەیەدا گفتووێکی کراوە هەبوو لەگەڵ ڕۆژنامەنووسەکان ئەو باغدان نیە دێمە وڵات دکتۆر ویست باسی قۆڕکاری کرد کە ئێستا قۆڕکاری
زیادی کردووە کە یەکێک لە بەڵێنەکانی ئەم کابینەیە بوو یاخود مەسلەی قاچاقچێتی ئەوانە زیادی کردووە داگیرکردنی زەوی بێت هەموو ئەو شتانەی کە جەناب تۆ باس کرد ئەو بابەتانە بوون کە وەکو بەڵێن لە کارنامەکەی کابینەی نوێماکە و کاتی چوونە پەرلەمان لە 2019 باسییان کرد. بەڵێ ئێستا زۆر لە جاران زیاتر هەم قاچاقچێتی زیادی کردووە هەم تەخشان و پەخشان بە زەویەوە زیادی کردووە زەوی زۆر گرانبەها لە ناوجەرگەی شارەکانە بە کۆمپانیەکانی حیزب ئەدرێ بە مناڵی مەسئول ئەدرێ خۆ هەر لە ڕۆژانەی ڕابردوو ینی میدیاکان بڵیان کردەوە کە پێشێک لە مناڵی مەسئولەکان لە سلێمانی بەڵێ کە بەهای 4 ملیۆن دلار زەویشان پێداوەوانە وە زۆر دەیان نمونەی تریش لە هەولێر و لە دهۆک و لە هەموو شوێنەکان یەکێک لە گەورەترین مشکیلەکان لە هەرێمی کوردستانە ئەوەیە نەکەتی گشتیمان هەیە بە معنای زانستیەکەی بۆ نەکەتی تایبەتیشمان هەیە بە معنای زانستیەکەی لێرە کەرتی حیزبیمان هەیە لێرە حیزب دەتوانم بڵێم لە بازرگانی جوچکەوە هەیەی تاگاتە ئاسمان و تەیارە و ئینتەرنێت و مۆبایل و نەوت و هیچ شتێک نییە هیچ شتێک نییە پارتی وێشێتی و مەسئولینی پارتی وێشێتی و مناڵی مەسئول و بنەماڵی بەرزانی و تاڵەبانی ئاوا دەستیان تێ نەخست بێ لە ناو بازاڕی هەرێمی کوردستانە هەر لە زاخۆ تاگاتە گەرمیان یعنی لێرە لەو ماوەی ڕابردووە ئێستا ڕقم ئەمەی تابلۆی ئۆتۆمبیل مەسئولێکی چێتی ڕۆشتووە هەر 26 ڕقمەکەی کڕیوە یعنی ئەمە چ بیرکردنەوەیەکە خەڵکی خۆی بە مەسئول بزانێ بێت لە خەمی گشتیا بێ یا لە خەمیەوە بێت تابلۆی ئۆتۆمبیلەکەی چۆنە بۆیە ئەمە لە ڕاستیدا ئەمەی کە ئەمانەی کەن بە معناکەی ینی مەمەنا زانستەکەی کلیپتۆکراسیە واتە حکومڕانی چەتەکانە حکومڕانی جەردەکانە حکومڕانێکی بنەماڵەییە ئەوەی کە ئەیانێ هەموو شتێ بۆ خۆیان بێت جا وەکوتم لە قۆرەخکاریە ئەنسە بۆ نمونە ئەم گەراژی مەسلحەی کۆنی سلێمانی یەخۆ ئەوایە سەوزایی بووە خۆ ئەمە سەرۆکی شارەوانی ڕای کرد و نووسراوەکەی بڵاو کرایەوە بەڵام دوایی لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تا بڕۆ نەخێرەوە نایستا و عیماراتیە بە حەوا و بە ناوی پرۆژەی دڵی شارەوە یەخۆمە چێ کردوێتی ئەگەر چێتی نەکرد بێ چێ کردوێتی ئێ باش ئەم سەرۆکی شارەوانی کە ڕایگرت ئەی ئێستا بۆ ئەنجومەنەکەی دەنگیان بۆ داوە وانە بۆیە ئەمە لە ڕاستیدا ئەمەی کە ئەمانەی کەن لە هەرێمی کوردستانە بە قاچاقچێتیەوە بە زەویەوە بە قۆرەخکاریەوە ینی بۆ نمونە لە مەجای قۆرەخکاریە لە ماوەی ڕابردووە فازڵی میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان خۆ معلوم لە میدیاکان وتی پێچێتی و پارتی دەست لە داهاتی کوردستان هەڵبگرن داهاتی کوردستان تەمینی موچە و بوجەشەکات بەشی موچە و خزمەت گوزاریش بەشی موچە و خزمەت گوزاریشەکە خۆ ئەمە سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان وای وتووە مەسئولینی یەکێتیش بە هەمان شێوە ئاڵێن ئێمە زانیاریمان هەیە دەستکاری پارەی واقعەکانەکرێت بڕۆن پارەی ژێرزەمینەکان بێنن ینی خۆ ئەمەی ینی ئەمە دەمێکەوتیانە ژێرزەمینەکان پڕن بەڵێ شێرزەمینەکان پڕنەوەوانە بۆیە لە ڕاستیە هەم قۆرەخکاری زیادی کردووە هەم قاچاقچێتی زیادی کردووە هەم پێدانی زەوی گرانبەها لە ناو دڵی شارەکانی کوردستانەوە بۆ کۆمپانیەکانی حیزب و بنەماڵە و مناڵی مەسئولەکان زیادی کردووە. پەرلەمانتارێکی دکتۆر نووسی بووی دەڵێ بۆ پرۆژەکان لەم کابینەی 600 میلیۆن دلار تەخان کراوە بەڵام یەک زەوی لە هەولێر دراوە بە وەبەرهێنەرێک کۆمپانیایەکی حزبی بە 1 ملیار و 600 میلیۆن دلار یعنی یەک زەوی ئەو بەها یەک زەوی ئەو لە سلێمانی هەر بە دڵنیایی وایە کا حەشیمسە بۆ نمونە ینی ئەمان زۆر باسی ئەوەکەن کە ئەمان شانازی بەوەکەن داهاتیان زیاد کردووە داهاتیان لەسەر حسابی خەڵکی فەقیر وەژار زیاد کردووە خەمڵاندنی باجیان زیاد کردووە یعنی هاتوون بۆ نمونە ئەمە با بڵین ئەگەر لە ڕابردووە لە سەدا دەیە ئەمان خەمڵاندویانە بە لە سەدا سی یعنی بۆیە خەمڵاندنی باجیان زیاد کردووە ئەژینا لە مەجای ئەوەی کە پێوتێت چاکسازی لە خەرجیە ئەسڵەن ئەمان پاشەکشیان کردووە بە چ دەلیلێک بە دەلیلی ئەوەی ئەو پارەی کە پێشتر لە کابینێ ڕابردووە بۆ موچە تەرخان کراوەی چە زیایی کردووە لە کاتێکە یعنی ئەگەر پێشتر 9 ملیاری زیاد کردووە 9 ملیاری زیاد کردووە باش لە کاتێکە
بە حساب یاسای چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 خاتە بواری جێبەجێکردنەوە کە خۆیان ئەیانوت 100 ملیارد دینار بۆ حکوومەت ئەگەڕێنێتەوە باش کەس دانامەزرێ خەڵک تەقاعو دەبێ پلە بەرزکردنەوە و هەموو ئەمانە ڕاگیراوە ئێکە تۆ هەموو ئەمانەوە کردووە بە چم پێوانەیەک بڕی تەرخانکراوی پارە بۆ موچە زیادی کردووە ئەوانە ئەمە لەکوێی دنیا بووە بۆیە لە ڕاستیە لە هەر شوێنێکەوە ئەمانە ئەگریت شکست لە دوای شکست بەرهەمێنن بۆ نمونە لە مەسەلەی ئەوەی کە ئەمان هەوتیان ئێمە ئیفاد و سەفەر و ئەم بابەتانە کەمەکەینەوە لەم کابینەیە نەکەر کەم کراوەوە زۆر زیادی کردووە وەلو ڕۆژانە بڵاو کرایەوە یەکێک لە وەزیرەکان کە بۆ 2-3 ڕۆژ سەر و 2 دەفتەر دۆلار بوو چەندێک و ئەوەندە سەرف کرابووانەوە یعنی بێنەرە بەرچاوی خۆ دەبێ هینی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و وەزیرەکانی تر چۆن بێت یعنی نەگەر ئیفاد و سەفەری ناپێویست کە هیچی بچووکترین خزمەتی بە ستراتیژەتی ژێرخانی ئابووری و پەروەردە و تەندروستی و کۆی سێکتەرەکانی کشت و کاڵ و هەمووەمانە نەکردووە لە هەرێمی کوردستان ئەم سەردانەی ئاوادانکردنەوە و هەموو ئەوانەی کە ئەم وەزیرانە سەردانی بۆکەن تا ئێستا نەیتوانیوە خشتێ بخاتە سەر ما بڵین باڵەخانەی هەرێمی کوردستان کە بەرەوەی پێشەوە بەرێ ئەمانی سەردانەکانیان بۆ بە سەردانی عایلەیش ئارینی کوڕی سەرۆکی حکوومەت لەگەڵیا بوو بۆ ئیمارات ئەو سێڵفیەی کە لە ئیماراتەوە ئەینێرێتەوە بە خەڵکی هەرێمی کوردستان ئەڵێت خەمتان نەبێەوە ئەگەر دوای باوکم من ئەبم بە مەسئولیە وڵاتە ینی ئەمەی کە ئەمان ئەم حکومە پشتا و پشتەی کە بەنیازن بریاتی من کەواتە نەک هەر سەفەر و ئیفاد کەمی نەکردووە بەڵکو سەفەر و ئیفادەکانیان بووە بە سەفەر و ئیفادی عایلەی حکومڕان و دەسەڵاتدار لە مەجای داهاتی نەوتا کاک حەشیم ینی تۆ بێنە بەرچاوی خۆت ئەمان خۆیان ئەڵێن ئێمە لە 6 مانگی ڕابردووە بە تێکڕا نەوتمان فرۆشتەوە بە 95 دۆلار بەرمیلێکمان فرۆشتووە بە 95 دۆلار یعنی ئەگەر تەقدیرن ینی بە تێکڕا حسابیکەین کەیسە کەمترە لە 500,000 بەرمیلکای فرۆشن چونکە ئەمانە ئێستا تەنها دەرەهێننەوەی من زانیاریم هەبێ تەطویری خێڵگەکان پێچە زۆر کەمی کرد بێتوانە پەرەپێدانی خێڵگەکان کەمی کرد بێ بەڵام لە هەموو بارێکە بە تەقدیر 500,000 بەرمیل فرۆشراوە باشە ئەمە ئەگەر بەو 95 دۆلاری خۆشیان بێ تقریبا بۆ مانگێک ملیارێک و 425 میلیۆن دۆلارەکات لە ساڵ 33 ئەمە دێتەوە بۆ خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەخر لەکوێی دنیا بووە لە 150 دیار نەمێنێ سەرۆکی پەرلەمان لەو ماوە ڕابردووە وتی 350 میلیۆن دۆلار لە 900 میلیۆن دۆلاری پارەی نەوت ئەوە قسەی سەرۆکی پەرلەمان بوو تی 350 دێتەوە بۆ خەزێنەی دارایی پەرلەمان هەر ئاگای لێ نییە من تەحەداکەم ئەم پەرلەمانی کوردستانە بە لیژنەی دارایەکەیەوە بە لیژنەی وزە و سامانە سروشتەکانەوە بە کۆی پەرلەمانتارەکانیەوە بە دەستەی سەرۆکایەتیەوە بزانن داهاتی حەقیقی هەرێمی کوردستان چەنە و بزانن ئەم لە ساڵ 57 چۆن سەرفە بێ حەقم لەسەرەوە نیە لە وەرەقەیەکە ئاوا پیشانیان بەر چکە هیچ مزداقیەتێکی نییە لەبەری شەفافێتی تیانی دکتۆر سوپاس دەکەم نیازخان سەبارەت بە و بەڕێزت باس لەوە کرد کە ئازادی ڕادەربرین و ڕۆژنامەوانی ئەوانە پاشەخشی کردووە لەم کابینێ مەسخۆر لە ماوەی ڕابردوو بوو سەرۆکی حکوومەت ڕاشکاوانە گوێی لە چەند میدیاکارێک گرت ئەوە ئازادی نییە لەوێ گوێ لێگرتن کاک حەکیم گیان سپاس بۆ پرسیارە ئازادی ڕادەربڕین ئەوەی کە لە چوارچێوەی ئەو کۆبوونەوەی مەسرور بارزانی لەگەڵ ژمارەیەک ڕۆژنامەنووس ئەنجامدرا کە بەشێکیان هاوڕێی خۆمن و ساڵانێ بەیەک کۆکارمان کردووە جگە لە نمایشێک کە مەسرور بارزانی ماوەیەکی زۆرە پێویستی پێیەتی هیچی دیکە نەبوو و بەر لەو کۆبوونەوەیە چەندین بڕیاردرا بوو کە سەرجەمیان بۆ سانسۆرکردنی زیاتری کاری ڕۆژنامەوانی بوون و ئەو کۆبوونەوەیەش بەشێک بوو لە جێبەجێکردن و تەواوکردنی ئەو سانسۆر و بڕیارانی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەکارخستنی وەزارەتی ڕۆشنبیریەوە ئەوێ جێبەجێ بکات ڕێزم هەیە بۆ تەواوی ئەو کەسانی کە لەوێ بوون بە تایبەت ئەو ڕۆژنامەنووسانی کە نوێنەرایەتی میدیای سەربەخۆ و ئازادیانە کرد بەڵام لە ڕاستیدا کەمترین پەیامی ڕاستەقینە لەوێوە
پێشکەش بە مەسرور بارزانی کرا. من لەگەڵ ئەوەی کە دژایەتی هیچ جۆرە گفتوگۆیەک ناکەم، بەڵام هەر دانیشتن لەگەڵ کەسێک کە سەرۆکی حکوومەتە کە خۆی و حیزبەکەی تۆمەتبارن بە شەهیدکردنی سەردەش عوسمان، بە شەهیدکردنی سۆرانی مامەحەمە، بە شەهیدکردنی ویداد حوسێن، بە شەهیدکردنی عەبدولستار تاهیر شەریف و لە کابینەیەکن کە حزبێکی دیکەیە کە تۆمەتبارە بە شەهیدکردنی کاوە گەرمیانی و زیندانیکردن و ئەشکەنجەدانی چەندین ڕۆژنامەنووس و شەهیدکردنی چەندین خۆپێشاندەر بۆ خۆی. ئەمە دانپیانانێکە بە کەسایەتیەکی وەکو مەسرور بارزانی کە شایانی هیچ جۆرە دانپیانانێک نییە و ئەو هەموو مجاملەی مەسرور بارزانی بە ناوی بەڕێز و جەنابت و بەم قسانەی کە لە زاری ئەم ڕۆژنامەنووسانە هاتنە دەرەوە بەڕاستی هیچ شایانی مەسرور بارزانی نییە، چونکە مەسرور بارزانی بە درێژایی ساڵانی کارکردنی لە ئەنجومەنی ئاسایش لە دەستگا حزبی و حکوومیەکان کە دەسەڵاتەکانی خۆی بەکارهێناوە هەمومان نەزانین کە ناوبراو ئەم دەسەڵاتانی چۆن بەکارهێناوە. بۆیە پێم وایە گوتاری بەهێز کە ئەبوو ئاراستەی ناوبراو بکرایە لە ئەشکەنجەدانی زیندانیانی بادینان کە دەستگاکەی مەسرور بارزانی کە تا ئێستاش بە جۆرێک سەرۆکایەتی ئەنجومەنی ئاسایشەکە کە ئەمە 100% پێچەوانەی هەموو یاساکانی هەرێمی کوردستانە ئەبوو ئاراستەی بکرێتەوە. ئێمە ئەزانین کە ئەو ڕۆژنامەنووسانە کە تا ئێستا زیندانن چ جۆرە ئەشکەنجەیەک دران، چ جۆرە پێشێرکاریەکیان ڕوبەڕوو کراوە. پێم وایە گوتاری ڕاشکاوی پێویست ئاراستەی ناوبراو نەکرا و مەسرور بارزانیش دەمێکە لە ڕێگەی یەکێک لە ڕێکخراوە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانەوە هەوڵ ئەدا بۆی ئەم گفتوگۆیە بەبەرهەم بێت تاوەکو ئەوەی پیشانی ڕای ناوخۆی هەرێمی کوردستان و ڕای نێودەوڵەتی و ڕێکخراوە نێودەوڵەتەکانی بدا کە ناوبراو کەسێکی شەفافە و گوێ لە ڕۆژنامەنووسانەگرێ. بەڵام پێم وایە ئەم کۆبوونەوەی جگە لە نمایشێکی چیتر نەبوت. باشە بەس خۆلایەنە بەشداربووەکانی حکوومەتیش کاتێک کە زیندانیانی بادینان سزادران خۆیت بڵێن ئەوانیش بەشدارین لەم تاوانە چوکاڵوێستێکیان نەبووارە سەرۆکی حکوومەت ئەگەر شتێکرابێ چوکاڵوێستیان نەبوو لە وەڵامدانەوەی بەیاننامەی وڵاتان و باڵێزی وڵاتان هەر بەناوی حکوومەتی هەرێمە وەڵام دەدراوە کە یاسا سەروەر بوو و بەڵگە پێشکەشکراوە ئەوانە. کاک حەکیم کاتێک کە باسی مەسرور بارزانەیە کەم مانای ئەوە نییە من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان یا بزوتنەوەی گۆڕان دوو لایەنی ئەستۆپاکن لەو تاوانان نەخێر بزوتنەوەی گۆڕان پەرلەمانتارەکانی بەشێکیان ڕەخناگرن دەستیان خۆش بێت. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان بەجێگیری سەرۆکی هەرێم و بەجێگیری سەرۆکی حکوومەت و بە تەواوی وەزارەتەکان و تەواوی لایەنەکان بەشدارنین لەم تاوانانە. ئەساسەن هەموو ئەم هێزانە بە شێوازێک پشتیوانی ئەم جۆرە تاوانانە ئەکەن لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان نەخێر بە تەواوی شەریکی دزی و گەندەڵین، بە تەواوی شەریکی تاوانەکانی پێشێلکردنی مافەکانی مرۆڤن، بە تەواوی شەریکی دۆسەی زیندانیکردنی ڕۆژنامەنووسانی بادینانن. هەمیشە دەستخۆشیم هەیە بۆ هەر هێزێک بۆ هەر تاکە کەسێک لە ناو هەر هێزێکی سیاسی پشتیوانی ئازادی ڕادەربڕین بکات، بەڵام ئەبێت ئەم پشتیوانیە بە شێوەیەکی ڕاستەقینە لەسەر ئەرزی واقع بێت. هەفتەیەک پێش دادگایکردنەوە کۆی کە دکتۆر شێرکۆ باسی کرد مەسرور بارزانی حکمی دابوو بەسەر تەواوی ڕۆژنامەنووسان و ئامادە نەبووە تا ئێستاش بە هیچ جۆرێک سازش بکات لەو ڕقوقینەی کە لە بەرامبەر ڕۆژنامەنووسان هەیە. تەنیا لەبەرەوەی ڕەخناگرن ڕاستەکانە خەنە ڕوو. مەسرور بارزانی هێندەی ئەوەی کە ئازایە لە بەرامبەر ئەو ڕۆژنامە سڤیلانەی لە هەرێمی کوردستان هەن بانی و هێندەی ئەوە ئازا بێت لە بەرامبەر ئەو داگیرکاریەی دەوڵەتی تورکیا و ئێران لە هەرێمی کوردستان بە ئەنجامی ئەگەێنن لە بەرامبەر ئەوەی کە نزیکەی 180 کیلۆمەتر لە خاکی هەرێمی کوردستان هەوڵی داگیرکردنی ئەدرێت. بۆیە ئەوەی کە ئەم هێزانە ئەیکەن بە بەکارهێنانی میلیشیاکانی تر بە بەکارهێنانی هێز و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هیچێکێک لەو پێوەرانە ناگرێتەوە کە بچنە چوارچەوەی جێبەجێکردنی بنەماکانی دیموکراسی و مافەکانی مرۆڤەوە. بۆیە ئەوەی کە ئەم کابینەیە ئەیکات ئەکرێ بڵێم هەرێمی کوردستانی خستۆتە بەردەم دووڕیانێک تەواو داخراوەوە لە هەژاری لە سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین، تەنانەت لە بەکارخستنی پارەوەکەوەی کە پێشتر نێچیروان بارزانی بە ئەنجامی گەیان لەگەڵ بەشێک لە دەستگا ڕاگەیاندنەکان. ئەمە جگە لەوەی کە ناوبراو تا ئێستا بەشێکی دەستگا ئەمنیەکانی خاوەن کەناڵی ڕاگەیاندنی خۆیانەوە خۆی خاوەنی کەناڵی ڕاگەیاندنی خۆیەتی لە کاتێکدا پێویستە هیچ کەسێک لە هێز و دەستگا ئەمنیەکان خاوەن کەناڵی ڕاگەیاندن نەبێت
بەڵام ناوبرا و خۆی پێش هەر کەسێک بەر لەوەی مەسرور بارزانی بوێری بکات ڕخنە بگرێت لە دەستگا ڕاگەیاندنەکان ڕخنە بگرێت لەو ڕۆژنامە نووسانی کە بە بوێری تەواوی پێشێلکاریەکانی ئەم حکومەتە ئاشکراکەن با بوێری بکات جارێ خۆی ئەم پێشێلکاریانە بوەستێ ساسۆرەکانی بوەستێنن ئەو پشتیوانەیە کە حزبەکەی و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پەیجە سێبەر و کەناڵەکانی خۆیانێکن بەجارێ ڕێگە لە ڕاگررتنی پاگەندەکان بگرن و من ئەمەوێ خاڵێک باس بکەم ناکات حەکیم ئەمەم بۆ گرنگە. مەسرور بارزانی لە ماوەی ڕابردوودا بوێری کرد بۆ وەڵامدانەوەی یەکێک لە راپۆرتە ئەمریکیەکان کە بڵاو کرا لەسەر گەندەڵەکانی ناوبرا و بەکرینی چەندین ڤێلاو بوونی مڵک و ماڵێکی ئەو بە بڕی 18 ملیۆن دۆلار ئەو هەڵسا بە بڵاوکردنەوەی تۆمەتی ئەخلاقی بۆ یەکێک لە خێزانی ئەندام پەرلەمانتارەکانی پێشووی عێراق واتە ئەکرێ بڵێن ئەم حکوومەتەی مەسرور بارزانی بەتەنیا حکوومەتێکی گەندەڵ نییە بەتەنیا حکوومەتێکی چاواشەکار نیە بەڵکو حکوومەتێکی سێکسیستیشە چونکە کەناڵەت ڕاگەیاندنەکەی خۆشی ڕۆژ تا ئێوارە بەردەوامە لەوەی کە بکوژانی ژنان بکوژانی هاوڵاتیان ئەهێنێتە سەر کەناڵەکەی خۆی بۆ کردوێتی بە مینبەرێک بۆ بکوژانیش بۆیە بەڕاستی هەرچی بەهای ئەخلاقی و ئینسانی هەیە لە ناوبراودا ماڵراوە. سوپاس دەکەم یاسخان ناوبڕێکمان هەیە دکتۆر دێم وڵاتە بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەینەوەڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گێگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گێگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە بۆ هەمومان هەیە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاسیک هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا؟ زۆر گەڕێ لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕەوە بەرەداگیرسێنە.
ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر باسی شەفافێتیش دەکەین بەس بەڕێز پێشتر باسی ئەو ڕێکەوتنت کرد کە پارتی یەکێتی کردویان لە داهاتی ناوخۆ یەکێتی 33 بدا پارتی 57 بدا لە داهاتی ناوخۆ دەکرێت ڕێکەوتن بکرێت لەسەر داهاتی ناوخۆ ئەوە لەبەرەوەی بەش بکرێ بەڵێ لەبەرەوەی دوو ئیدارەی هەیە لە هەرێمی کوردستانە یعنی نەک دوو ئیدارەی هەیە فرە ئیدارەیش هەیە کانتۆناتی جیاواز هەیە لە هەرێمی فرە کوێخایی هەیە فرە کانتۆنات هەیە فرە ینی هەر مەسئولە و منتیقەیەکی بۆ خۆی قۆرەخ کردووە خۆ نەشان شاردەوە دەجا خۆیان ئێڵێن مەسئول هەیە ئەڵێ بەبێ پرسی من پۆلیسە ناگۆڕێت لە منتیقەیە ئەمە خۆ ینی کەواتە لە هەرێمی کوردستانە یەک حکوومەت نییە لە زاخۆ بۆ خانەقین حکم بکە خۆی چەک لە گەورەترین مشکلەکانی هەرێمی کوردستان ئەمەیە هەر ئەمەشە لە ڕاستیە گۆڕانکاری بە ئاسانی ڕوونادا لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی یەک حیزب لەسەر حکوم نییە یەک حکوومەت نییە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی جیاواز و کانتۆناتی جیاواز هەیە لە هەرێمی کوردستانە بۆیە لەبەرەوەی هەموو داهاتەکەش ناچێتە خەزێنەی وەزارەتی داراییەوە لەبەرەوەی حیزب تەسەڕوفی پێوەکە بۆیە بڵێ ینی لەم مۆدێلە بنەماڵیە جەردە سالاریە ئەمە طبیعیە بەڵام لە نظامی ڕێکوپێکی زانستی حکومەتداریە بە هیچ جۆرە شتیوان ناخوان باشە بەس ئەوە بڵێن ئەو ڕێکەوتن هەیە لەسەر داهات و داگیرکردنیەوە بە دڵی خۆیان چەندیان بێەوە دەگەڕێنەوە بەسەر شێوازی دابشکردنی موچەکەش جگەرەوەی کە پێشتر حاڵەتی یان لە زانی خانەنشینان هەبوو لەسەری موچێ اینجا درەنگ کەوتنی جۆرێک لە سوکایەتی و بێڕێزی تێدایە بەرامبەر شکاندنی کەسایەتی مرۆڤی تێدایە هەر بە دڵنیایی ئەم دەسەڵاتە خۆی کار لەسەر شکاندنی کەرامەتی ئینسانەکان شکاندنی تاکی کورد دەکاتەوەوانە و من جایەتی ژوتومە ئەم دەسەڵاتێکی شێوە ئیستیعمار ئاسایە یعنی ئەوەی کە بەعز بە 1 ملیۆن ساڵی تریش لە ڕووی کوشتنی ئینتیماوە نەیەتوانی بە تاکی کوردی کە ئەمانە کردیان یعنی ملیۆنە ساڵی تر بەعز لە سەر حکم بووە لە هەرێمی کوردستانە ئینسانی کوردی لەسەر تەلەڤیزۆن نەیەوت سەگ بوومایە کورد نەبوومایە خەڵک لە تەلەڤیزۆنە ئاڵێ سەگ بوومایە کورد نەبوومایە ینی خەڵک لە تەلەڤیزۆنە لە شەقامە لە چایخانەکانە لە هەموو شوێنەکە ئەڵێ هەر کەسێ دیە حکممان بکە با بیکا بەس ئەمانە نەبن باشە کە من خۆم لەگەڵەوەم ئێمە خۆمان بە ئیرادەی ناوخۆی خۆمان ئەمە بگۆڕین و چاوەڕێی گۆدۆ نەکەین چاوەڕێی دەستی دەرەچی نەکەین خەڵکی خۆمان بە ئیرادەی خۆمان بە یەکگرتووی خۆمان بە هێزی فشاری حەقیقی گۆڕانکاری لەم مۆدێلە بنەماڵی جەردە سالاریا بکەین لە هەرێمی کوردستانە بەڵێ بێگومان ئەمانە کار لەسەر شکاندنی کەرامەتی ئینسانی کوردیەکەن و کوردوشانە و هەروە ینی ئەم شێوازە لە دابشکردنی موچەکە بە عەلاگە و بە گونیە پارە ئەبەن بۆ باقەکان کە مردنی خانەنشین لەسەری موچە لە سلێمانی کە سەرۆکی یەکێتی هاوسەرۆکی یەکێتی بافڵ خۆی وتی ئێمە تیمی خزمەتگوزاری و ئیسعاف و نازام چی و ئەمانە لە نزیکی بانقەکان دانێن ئەی کووە لەکوێ دنیا بووە تۆ لە مانگی تەمووزە دەرەجە حرارەت نزیکی 50 ئەم خەڵکە وەکو تابوور ڕیز بووە بۆ موچەیەکی مەمرە و مەژ یعنی ئەمە ئەگەر حکوومەتێک کە خۆی بە مەسئول بزانێت کە ئەمانە هەمویان خۆیان لە ئەوروپا و لە ئێران و لە ئەمریکا گەورە بوون خۆمانە هەمویان هیچیان کوردیەکەشان تەواو نیە لە ڕاستیە هەموو جنسی وڵاتانی تریان لە جیرفانایە ئەی باشە ئایا خۆیان کە سوکارەکانیان لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ئێران ئاوا ژیاون ئاوا موچەیان وەرگتووە یعنی بۆیە لە ڕاستیە ئەوەی ئەمانەیکەن بە معنای کەلیمە دەسەڵاتێکی ئیستیعمار ئاسان و بە معنای کەلیمە کار لەسەرەواکەن کە ئینسانی کوردی لە هەموو شتێک بشۆنەوە باش بەس بازەکان وەرنەگرتووە لە وڵاتان پێشتر گۆڤارێکی مریکی بڵاوی کردبەوە توی خزمەت گوزاریەکانیان وەکو سۆماڵە بەڵام باز وەکو ئەوروپا و سویسرا وڵاتانی پێشکەوتووە بازەکان وەرنەگرتووە لەوان
ینی مەبەست لە شێوازی باجەکە و بازی زۆرە بەڵام بەکارهێنانەوەی بۆ خەڵات ئەزانی لە عالەما بەگشتی خۆ باجی هەڵکشا و پەیڕەوە کرێت ینی ئینسان کە لەگەڵ زۆربوونی سەرمایەکەیە کۆمپانیای لەگەڵ زۆربوونی سەرمایەکەیە ڕێژەی باجی زیاتیش دا بە حکومەت بەس لێرە وانە ڕێرە ئەمەشیان لەسەر خەڵکی فەقیر وەژار تەطبیق کردووە یعنی سە بۆ نمونە هەموو کۆمپانیەکانی نەوت بە پێی یاسای ژمارە 22 ساڵی 2007 یاسای نەوت و گاز لە باج بەخشراون کۆمپانیا گەورەکانی تر ئەوەی کە کۆمپانیای بەشی زۆری حیزبی و مناڵی مەسئولەکان و مەسئولەکان و پارتی وێچێتیە بە پێی یاسای ژمارە 6 وەبەرێنان لە باج بەخشراون ئەمانەی مۆبایل و ئینتەرنێت مۆبایلەکان بە تایبەتی ئەڵێن ئەیدەین بە بەغا یعنی هیچ جێشێک لەوانەی کەی خۆیانە باج نادا باز تەنها لەسەر هاوڵاتی ئاسایی لە هەرێمی کوردستانە زیادکرا و ئەوەش لە خزمەتی خەڵکا بەکار نایێنێتەوە سە بۆ نمونە تەنها لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیە ڕۆژانە 250 لەم تاڵە نوێ ئەفرۆشرێ کە هەر ئەوە 500 میلیۆن دینارەکە تازەکردنەوەی سەنەوی بەناوکردن غرامە نازام چی نزیکە ژینگە و ڕێگاوبان نزیکە بیتەوە لە ملیارێک دینار تەنها داهاتی سلێمانی ئایا ئەمە ڕەنگی داوەتەوە لە ڕێگاوبانەکانی سلێمانیە ڕەنگی داوەتەوە لە ئەندازەی هاتوچۆی سلێمانیە ڕەنگی داوەتەوە لە ڕووناکردنەوەی شەقامەکانی دەرەوە ڕەنگی داوەتەوە لە دروستکردنی شەقام و میترۆ ئەوانە جادەیەکی 100 مەتری من دڵنیام ئەگەر بەم شێوەیە کە ئێستا ئیشی لەسەرەکەن بە 50 ساڵی تریش تەواو نابێت بە سستی هەر بەڵێ بەم سستیە و بەم سەرف نەکردنی سولفەیە بە 50 ساڵی تریش 100 مەتری بەزان بەز ئەوی ژ دەکەم پرۆژەکانی تروەستاون باس ئێستا سەرۆکیەتی بەڵندەران وتبووی 873 پرۆژە لە سنووری سلێمانی هەر سلێمانیان وێران کردووە یعنی ئەم کابینەیە بە تایبەتی دەستی ئاوا خسۆتە بینەقاقای سلێمانیەوە و ئەو دوو لایەنە تریش گۆڕان و یەکێتی بە پلەی یەکەم گۆڕان بە پلەی دووەم لە ڕاستیە زۆر دەسەپاچەند لە ئەنجومەنی وەزیرانە لە بەرامبەر تیمەکەی مەسرور بەرزانی و پارتیە بەس خۆ هەر یەکێتی وای لە سلێمانی نەکردەوە خۆی بەدڵنیایی یەکێتی لە دوو سەرەوە لەسەرێکەوە کە خۆی لێرە دەستی هەیە لە خنکاندنی سلێمانی و قاچاقچێتی و مەسەلەی ئەم کۆنتۆڵ نەکردنی دەواازە سنووریەکان و زۆربوونی با بڵین کۆمپانیای نایاسایی لە خاڵە سنووریەکان و مناڵی مەسئول و کۆمپانیای حیزبی و لەسەرێکی تریشەوە لە ئەنجومەنی وەزیرانە لەگەڵ گۆڕانان نەیانتوانیوە لە ڕاستیە چکە نسبەتێکی زۆر لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران خەڵکیان مەڵتیقەیەن لە پارتی و لە یەکێتی و گۆڕانن ئەی بۆ ناتوانن لە ناو ئەنجومەنی وەزیرانە ئەم دیفاع بکەن لە لایەک تریش و کاک حەکیم کە زۆر مەبەستمە ئەمەش بڵێم ڕاستیە مەسەلەی شفافیەت یعنی ئەمان نەک هەر شەفافیەتیان دەستە بەر نەکردووە بەڵکو ئەوەندەی تر داهات و مەسەلەی بودجە و مەسەلەی ئەوانیان تاریکاندووە لە هەرێمی کوردستان دەکەم نیازخان دەمەوێت سەرنجی بەڕەش بزانم لەسەر بڵێن ئێستا ئەوی دکتۆر باسی کرد شەفافیەتەکە ئەوان بانگشەی شەفافیەت دەکەن دەڵێن کابینەیەکی شەفافە شەفافیەت چۆن دەستەبەر دەبێ و سەبارەت بە ئێستا کێشەی بڵێن خزمەتگوزاری سەرەتایی ڕێگاوبان ئاو و کارەبا ئەو موچە گرانبوونی بانزین و سوتەمەنی واتە گرانبوونی نانی شەر دروست بووە پێداویستی بڵێن شتومەکی ڕۆژانە سەرنجی بەڕێزت کاک حەکیم هیچ سەرۆکی حکومەتێک و هیچ کابینەیەک نابێ بوێری ئەوە بکات بڵێ من کابینەیەکی شەفافم و ڕیفۆرمم بەرهەمهێناوە لە کاتێکدا یاسای بودجەی نەبێت ئەم کابینەیە لەو ڕۆژەی هاتۆتە بوون لە ماوەی هەرێمی کوردستان و ئەمە جگەلەوە ساڵێک بەر لە وادەیەش کابینەکەی نێچیروان بارزانیش بەبێ یاسای بودجە بەڕێوە چوو ئەمە جگەلەوەی حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ حیساباتێک ختامی ڕاستەقینەی نەناردۆ بۆ پەرلەمانی کوردستان بۆیە هیچ پێوەرێکی شەفافیت لەناو ئەم حکومەتەدا نییە و ئەمە جگەلەوەی کە ئەو داهاتەی حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بەکاری ئەهێنێت هەر هەمووی چۆتە خزمەتی کۆمپانیاکانی حزب و کۆمپانیاکانی نەماڵە بڕوانە کۆمپانیای کار بڕوانە کۆمپانیای قەیوان چەندین کۆمپانیای دیکە کە لەم چوارچێوەیەدا کار ئەکەن ئەمە جگەلەوەی بابەتەکە هەر گرانبوونی نان نییە هەر گرانبوونی بنزین نییە ئێستا گەشتە بۆ ئاستی خەڵک ناتوانێت چارەسەری تەندروستی خۆی بکات پێم بڵێن چ بەرپرسێکی هەرێمی کوردستان لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان چارەسەری خۆیەکە زۆربەی بەرپرسەکانی کورد
لە دەرەوەی هەرێمی کوردستان لە نەخۆشخانەکانی ئەڵمانیا و بریتانیا و ئەم وڵاتانە مردون و هێنراونەتەوە یا ڕۆژێک بەر لە وەفاتکردنیان هێنراونەتەوە بۆی بڵێن لە هەرێمی کوردستان وفاتیان کردەوە ئەمانە کەسێکی دڵسۆزن و پابندن بە ژیان لەم وڵاتە. بۆیە ئەوەی کە ڕوو ئەدات ئێستا بە ناوی بەهێزکردنی کەرتی تایبەت لە ڕاستیدا هەمووی هاوشانی ئەوە لەگەڵیدا کەرتی گشتی لە ناو دەبرێت وەکو ئەو خزمەت گوزاریانەی بۆ خوێندنگاکان هەبوون وەکو ئەو خزمەت گوزاریانەی بۆ نەخۆشخانەکان هەبوون. بەتایبەت ئێستا خەڵک بە ئاستێک گەیشتووە لە نەخۆشخانە تایبەتەکانیش ناتوانێت چارەسەری خۆی بکات. لە یادت بێت لە کاتی کۆرۆنا بۆ یەک شەو نووسن 1,500,000 دینار دانرا. چ کەسێکی ئاسایی کە داهاتی مانگانەی ناگە بە 500,000 دینار ئەتوانێت یەک شەوێک لە نەخۆشخانەیەک بنوێت بە 1,500,000 دینار و ئەم داهاتانە تا ئێستا بم شێوە قۆرەخکاری و پێویژدانانەیە بەردەوامن. بۆیە ئەمە بە هیچ شێوەیەک پێی ناوترێت بوژانەوەی کەرتی تایبەت. ئەمە جگەلەوەی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵەوەی بانگەشەی بوژانەوەی کەرتی تایبەت و کۆمپانیاکانەکە حکومەتی هەرێمی کوردستان خۆی قەرزاری دەیان کۆمپانیایە لە هەرێمی کوردستان بەتایبەت ئەم کابینەیەمێ خاڵێکی گرنگ باس بکەم کاک حەکیم لە بەرامبەر قەرزەکانی پێشووی کابینەیەک لە دوای یەکەکانی پێشوو کە سەر هەرمان حکومەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانن. ئێستا مەسرور بارزانی مۆدیلێکی وەڵامدانەوەی داهێناوە ئەڵێت ئێمە بەرپرس نین لەو سیاسەتانەی پێشوو لە کاتێکە حەزبەکەی خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شەراکەت بەیەکەم حکومەتیان بەڕێوە بردەوە ئەوێ ئێستا بە تەواوی خۆی بێبەری بکات لە تەواوی ئەو قەرزانەی کە کابینەکانی پێشوو حکومەت ئەم قەرزانی لە ئەستۆ گرتەوە تەنانەت قەرزی کۆمپانیاکانیش کە ئێستا حکومەت پێویستە بیداتەوە بۆی ئەم کۆمپانیایانە بتوانن بەردەوام بن نەگەنە ئەوەی کە هەرس بێنن یا پرۆژەکانی داهاتویان کە ماویانە بە تەواو نەکراوی جێبەجێ بکەن. ئێستا ئامادەنیە بە هیچ جۆرێک ئەم جۆرە قەرزانەی کۆمپانیاکان بداتەوە بەپێی ئەو ئامارانەی کە هەن زیاتر لە 165 قەرزی کۆمپانیاکانی لەلایە بەڵام ئەم حکومەتە ئامادەنیە ئەم قەرزانە بداتەوە خۆی بێبەری ئەکا. زیاتر لەوەش نێچیروان بارزانی سەرباری ئەوەی کە کارێکی نایاسایی بە ناوی پاشەکەوتکردنی موچەوە داهێنا بە هەماهەنگیکردن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا بوێری نەبوو بڵێت ئێمە بەرپرس نین لە قەرزەکە. بەڵام ئێستا مەسرور بارزانی بەڕوونی ئەڵێت ئەو قەرزە لە ئەستۆی حکومەتی هەرێمی کوردستان نییە قەرزی موچە کە هەیە بەڵکو ئەوە لە ئەستۆی حکومەتی عێراقیە. باشە ئەگەر قەرزی موچە لە ئەستۆی حکومەتی عێراق بێت دانی موچەی خەڵکی هەرێمی کوردستان لە ئەستۆی حکومەتی عێراق بێت ئەگەر ناردنی دەرمان لە ئەستۆی حکومەتی عێراق بێ ئەی باشە تۆ چ شەرۆک وەزیرانێکی ئەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان چ جۆرە هاوبەشێکن لە بەڕێوەبردننی ئەم حکومەتەدا. بۆیە ئەوەی کە هەیە کارێکی زۆر زۆر مەترسیدارە و بگاتە ئەوەی کە تۆ لەلایەک و خەڵکت لە سرەی موچەدا گیان لە دەست بدا کە کەسێک 40 ساڵ خزمەتی کردووە 40 ساڵ شەقامەکانی هەرێمی کوردستانی پاکەوە کردووە 40 ساڵ هەوڵی داوە باشتر لە هەر سەرکردەیەکی هەرێمی کوردستان خزمەت بکە تۆ 200,000 دینار بەم ئینسانە ڕەوا نەبینی 100,000 دینار بەم ئینسانە ڕەوا نەبینی. اینجا بیت لە بەرامبەر ئەوە جۆرەها شێوازی باج ڕسومات لەسەر ئەم ئینسانە زیاد بکەی و ڕۆژانەیە خەی پێ بگری بۆ پارەی ئاو و کارەبان نادەیت لە کاتێکدا ئامادەنی موچەیەکی ئاسایی خۆی لە کاتی دیاریکراوی خۆی پێ بدەیت و ڕۆژەی لێ بکەیت ئەگەر بێت و پارەی ئاو و کارەبانەدا تۆ ماڵەکەی تاریکەکەی تۆ بێ ئاوی ئەەکەیت. بەڵام لە هەمان کاتە ئەم کابینەیە بوێری تەواو بخۆیەدا کە هەموو سەرچاوەکانی داهاتی ژیان لە خەڵکی هەرێمی کوردستان بگرێت. بۆیە خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی تێبینی بکەیت گەیشتە بەردەم لەمپەرێکی ڕەشبینیەک کە هیچ ئومێدێکی بەم کابینەیە نەماوە. بۆیە ئەوانەی کە ئەشبینی ئومێدە بەخشنەوە لە کەناڵە ڕاگەیاندنەکان لە ئەنگریم حیزبانن ئەو کەسایەتیانن کە سوودمەندن لەم هێز و حیزبە سیاسیانە ئەم کەسانە نین کە خەڵکێک بن بێنان بن بێ ئاو بن تۆ بڕوانە هەر کەسێکی خەڵکی باداوە لە شاری هەولێر چۆنێژی و هەڵ خەڵکێکی دیکەی ئیمپایر چۆنێژی هەولێریان کردووە بە دوو پارچەوە خەڵکێک کە بەهەژاری ئەژی خەڵکێک کە بە دەوڵەمەندی ئەژی لە سەردەمی ئەم کابینەیە ئەوەی بەهێز کراوە چینایەتیە لە شاری هەولێر
بڕوانە دەوروبەری هەولێر، بڕوانە قەزا و ناحیەکانی دیکە، بڕوانە شوێنەکانی دیکە، بڕوانە بەرزبوونەوەی ڕێژەی بەکارهێنانی مخدرات. ئێستاش ببینە لە تەواوی ئەو مخدرات و مادە هۆشبەرانی کە دەستی بەسەرا ئەگیرێت کە پێویستە بە پێی یاساکانی هەرێمی کوردستان ئەم مادە مخدراتانە بهێنرێن بسووتێنرێن لە بەردەم ڕایگشتی لە بەردەم کەناڵەکانی ڕاگەیاندن. بەڵام ئێستاش کەس نازانێ ئایا ئەمە بەدەستی دوو بازرگانیان پێ ئەکرێتەوە یا شتێکی تر. بۆیە تا دێت کێشەکانی بەردەم هەرێمی کوردستان زیاترە بێت لە سایی ئەم جۆرە عەقڵێت و حکومڕانیەکە هەیە. بەڵێ سوپاس دەکەین نیازخان دکتۆر. کاتم زۆ کەمەوە بەس سەبارەت بە هەیندی ئەم کابینەیە کە ئەگەر بڕۆناکەم ساڵێکی ترەگە تەمەنی پەرلەمان درێژ بکەنەوە و سەبارەت بەوەش کە لەم ڕۆژانەدا کەوتنی سەرۆکی سریلانکا هەبوو بەهۆی قەیرانی سوتەمەنی، بەهۆی زیادبوونی نرخی شتوماک، زیادکردنی بڵین باج و ڕسومات، هیچ وانی تیدانی بەرە سەڵاتدارانی ئێرە؟ بەڵێ لە ڕاستیە زۆر بە خێرایی ئەمانە لە هیچ بوارەکانیان توانیەوە بەرەو پێشەوە بچن، هەتا لە مەسەلەی شەفافێتوانە ئەمانە بەڵێنیاندا سندوقی کوردستان بۆ دادانەوەی و گازەکان دروست بکەن کە لە 2014 یاسای بۆ دەرچۆ نەیان کرد، لە بریەوە هاتن ئەندامێکی پارتیان بۆ ئەنجومەنی هەرێمی زیاد کرد. وتیان مەسەلەی دەرمان و ئەوانە دەستگایەک دروستەکەین سەر بە ئەنجومەنی وەزیران بێ، ئەمەشیان نەکردەوە. قاچاقچێتی دەرمان و دەرمانی قاچاق لە هەرێمی کوردستانە هەیە. ئەم کابینەیە من دیسانەڵێمە فاشیلترین کابینەیە لە هەرێمی کوردستانە و ئەوەی ئەم دەسەڵاتە ستەمکارانەی تۆتالیتاریانەی کە هەرێمی کوردستانی چێتە ئەو چوارچیەوەیەوە لە ڕاستیە یەکێک لە مشکلەکانەوەی وانە لە ڕابردوو وەرناگرن. ئەژنا هەموو ئەوانەی کە سریلانکا هەیە لێرەش هەیە، لە عایلەی حکومڕان، لە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی، لە بەرزبوونەوەی نرخی نان، لە پێداویستە سەرەتاییەکانی خۆشگوزەرانی بەرپرسان، نەخۆشگوزەرانی بەرپرسان. خۆ بینیمان لە ماڵی سەرۆکەکە چی هەیە و بە دڵنیایی لە ماڵی ئەم سەرۆکانەی پارتی وێچێتی و ئەندامانی مەکتەبی سیاسی و مەلەوانگە و خۆشگوزەرانی هەیە زۆر زیاتر هەیە، زۆر زیاتر هەیە. یعنی سە بۆ نمونە ئەوەی کە با بڵین سەری ڕەش، من لە سەردەمی تەلەباتیا چووم، لە سەردەمی تەلەباتیا چووم، بەڵام لە دوای ڕاپەڕینەوە نەچووم. بۆ لە بەرەو ئێستا وازەحە بارەگایەکی لێ و کەس بۆی نییە بچێتە ئەو هاوینە هەوارەوە. چاکنەکەن ئەو ڕۆژانە نزیک ئەمان لە بەردەم دوو ڕێگان، بەڵێ ئەمانە بە دڵنیایی ئەمانە لە بەردەم دوو ڕێگان، یاخود بەردەوام بن لەسەر ئەم ملهۆڕی و ئەم ستەمکاری و ئەم جەردە سالاریە کە هاوشێوەی سریلانکا و قەزافی و سەدام و کومبارەک و عایلەی بن عەلی ئەوانە، یاخود بەهۆش خۆیانە بێنەوە و ئەو تەنازولەی کە بۆ دەرودراوسەیەکەن بۆ ئێران و تورکیایەکەن، ئەو تەنازولە بۆ خەڵکی هەرێمی کوردستانکەن و ئیسلاحی حەقیقی لە داهات و خەرجیەکان و کەرتی ئەمنیا بکەن لە هەرێمی کوردستانە. ئەجینا بەڕاستی چارەنووسەکان لە چارەنووسی سریلانکا و بن عەلی و قەزافی باشتر نادێت. سوپاس بۆ بەڕێزان دکتۆر شێرکۆ حەمامی، مامۆستای زانکۆ لە سوپاس، هەروە لە فەرەنساوە نیاز عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس. سوپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکاران و خواتان لەگەڵ.